پێشانگای بەغدای نێودەوڵەتی دەست بە کارەکانی کردو تیایدا لە چەندین وڵاتەوە پیشەوەر و خاوەن کۆمپانیەکان بەشداریان کردووە بۆ نمایشکردنی پیشەسازی و کەرەستە و بەرهەمەکانیان. ئێمە وەکو کۆمپانیای مەسارە تەوکیل عالەمیە یەکێک لە کۆمپانیەکانی موهەنەد گروپ ئیمڕۆ مشارەکەمان کرد لەو پێشانگان نێو دەوڵەتیە و بە زۆر بە زەرورەتمان زانی و عادەتەنەوە پێشانگایانش ئاسانکاریەکی زۆر دەکا بۆ کڕیاری عێراقی لەبەرەوەی لە نزیکەوە هەموو بەڕاندەکان لە شوێنێکەوە پێ ئاشنا دەبێ و دەیناسێ و هەرچی منتوزاتی نوێ هەیە لە هەموو کۆمپانیەکانی عالەمی لەو شوێنەدا عرض دەکرێت کڕیار دەتوانی ئیسفادەیەکی باشی لێ بکە. بەشداریمان کردو لە معرەزی بەغدادی دۆلی بە ناوی کۆمپانیای ڕۆڕێل وازەحەوە وەکیلی دوو براندین براندێکی ڕۆنی ئەمریکیە لە ئەمریکاوە نامان لە تکساسەوە خۆمان ئەیهێنین لە ئەمریکاوە بەشداریمان کردو لێرە لەگەڵ ئەو محەسەناتمان شێناوە لە ئەڵمانیا ئێمە وەکیلی هەموو عێراقین ئەو محەسەناتێشە وەکیلەکەمان وەکیلمان هەیە لە هەموو عێراق هەمانە.